گروپی میوزیکی میرازن. لە پرۆژەی بە کەلتورکردنی کۆنسێرتی ساڵانەیاندا چەمبەر ئۆرکێسترای لاوانی شاریان پێشکەش کرد. عەباسی کەمەندی و حسێنی شەریفی بوونە سەنتەری یادەکەیان و هەمووان لەگەڵ سۆلۆژانەکان و دەنگی ڕابەر ئاوێتە بوون. ئێمە وەکو گروپی میراس ساڵانە هەڵەسین بە یادکردنەوەی کۆمەڵێ لە هونەرمەندان، ینی هونەرمەندانی کلاسیکی کوردی ئەتوانین بڵین. هەر ساڵە و گۆرانی بێژێک یاد دەکەینەوە، دەستکاری مۆسیقەکان یەکەین دووبارە داڕشتنەوەکەین بۆ مۆسیقەکانی، بەڵام هەوڵ ئەین بۆنی گۆرانی ئەسڵەکانی خۆی لێبێت تامی هونەرمەندەکە خۆی بە ئێمە هەوڵی خۆمانین. ئەوان ژمارەیە گەنجن هەموو ساڵێک یادی هونەرمەندەکان بەرزڕادەگرن، کوڕان و کچان پێکەوە بەشدار دەبن. ئەوان دەڵێن میوزیک جیاوازی ڕەگەزی تێدا نییە. ڕۆژانە تەمرینی خۆمانەکەین، نزیکەی ماوەی مانگێکی ئێمە دەستمان کردووە بە تەمرین بۆ ئەم ئیشەمان کە بۆ یادی دوو هونەرمەندی گەورەی گەلەکەمان بوو، عەباسی کەمەندی، حسێنی شەریفی. شاد حەیدەر هەرچەندە ئێستا خوێندکارە، بە تواناکان و مامەڵەکردن لەگەڵ گروپەکە بۆ بوویە جێگەی تێڕامانی ئامادەبووان. ئەوان دەڵێن یاد و یادەوەری هونەرمەندەکانمان بەرز ڕادەگرین. خوێندکاری کۆلێژ هونەر جوانەکانم بەشی موزیک لقی ئاوازدانان کە ئێمە گروپێکی بچووکمانەیە لە هەڵەبجە، گروپی میراس کە پێکاتین لە چەندەندامێک و ساڵانە یادی هونەرمەندەکانەکەینەوە. ئەم ساڵ هەڵمەژا بە شێوازێکی جیاواز بە شێوازێکی ئۆرکسترای دەکەین کە بە هاوکاری ژەنیارانی سلێمانی تقریباً 16 ژەنیارمان کە سلێمانیەوە هێناوە. گەنجەکان هەر یەکێکیان دانیشتووی پارێزگایەکن، هەندێکیشیان لە دەرەوەی وڵاتن، بەڵام ساڵانە دێنەوە و خۆیان ئامادە دەکەن بۆ ئەم پرۆژە کەلتوریە. ئەم ساڵ سێم ساڵی بوو کە ئەنجامدرا و لە شاری هەڵەبجەی خۆشەویستە و ئاماژەی بە کلتورکردنی موزیک و کۆنسێرتە لە شاری هەڵەبجەیە. ئەم ساڵ بە هاوبەشی لەگەڵ گروپی میرازە ئێمە ئەومان کە خۆیان گروپی میراز هەڵەسن بە ئەنجامدانی ئەم کۆنسێرتە. ڕوانگەیەکی زۆر ڕوونە ولیانە ڕوانم و بێگومان ئەکرێت ڕۆژ لە دوای ڕۆژ هەروواکە کارمان لەسەر ئەوە بۆکە ئەندام بە ئەندامی ئەم گروپە هەروواکە جیاوازی نابینم لە بینی کوردەکانی شارەکان و شارەچەکان و تەنانە چوارپارچەی کوردستانیشە، بەڵام کارمان لەسەرەوە بۆکە دانە بەدانەی ئەندامەکانی ئەم گروپەمان بکەین بە خەڵکی ناوچەکە. تا درەنگانێک مۆسیقا و گۆرانی تێکەڵ بە شادی و خۆشی کچان و کوڕانی هەڵەبجە بوو، دواتریش هەمووان چوونە بەردەم ستەیج و دەستخۆشیان لە گروپی میراس کرد و هیوایان خواست لە ساڵانی داهاتوودا هونەرمەندەکانی دیکەش یاد بکەنەوە. فەرحان هەورامانی، دەنگی ئەمریکا، هەڵەبجە.